زۆر خۆشحاڵم کردم لەو هاوینی واگەرم تەشریفان هێناوە قیمەتی وەختیەوە ئەزانین دانیشتنی ئەوروپای ئەنستیتوژینەوە گەشەکەدان لەسەر ڕێکەوتنی نێوان ئێران و ئەمریکا و پێنجەوەڵەکەی هاوپەیمانەوە. ئێمە بەدرەنگەوە پێراگەشتین ئاور لەم مۆزوع بگەینەوە چکە نەمانویست تەنیا ڕێیەکی خێرا سەریع و سەرچیر دروستکرا و هەوڵماندا هەندێک لەو توێژەرانە زارێکم ئیسمان بیان هێنا بەڵام سرعەتی سەمیناری ئێمە لەگەڵ وەختی ئەوانەیەکی نەگرتەوە هەوڵێکی زۆریشمان داوەتیان بە سکایپ داکردن. ئەو پەیمانە یەک دوو مانگی ئەخیری زۆر بە گەرمی لەلایەن هەموو خەڵکی کوردستانەوە و لەلایەن هەموو ئەوانەی کە لە ناوچەکان متابعە دەکرا کوردستانی وەکو ئەو وڵاتانێک کە هاوپەیمانی ئەمریکا و غەربن ترسێکی زۆر چاودێران و دانیشتوانی کوردستانی گرتەوە کە ئەگەر ڕێکەوتن لەبینی ئێران و ئەمریکا بێ چەند تەئسیر دەکاتە سەر ئەو کێشەی کە لە ڕێباک ناوەڕاستە چەند ئەو کێشەیە تەئسیر دەکاتە سەر ئەو هاوپەیمانەی کە پشتیوانی کوردستان دەکات چکە ئێمە لە ڕوانگای بەرژەوەندی کوردستانەوە مناقەشەی ئەو وڵاوە نوێ دەکەین نەک بە شێوەیەکی فراوان لە ڕوانگە و لە مەسلحەتی دەوڵەتانی دیکەوە چەند تەئسیر دەکات سەر پشتیوانی عەسکەری لە هەرێمی کوردستان و لە ڕۆژاوا و ئەو ئەگەرانەی کە بۆ گۆڕانکاریە سیاسی و جوغرافیەکانی کە ڕۆژاک ناوەڕاست هەیە چەند تەئسیر دەکات. کەس پرسیاری یەکجارەکی پێ نییە بەڵام ئێستا دوای ئەوەی نزیکەی مانگێک تێپەڕیەوە بەسەر ئیمزاکردنی پەیمانەکەدا لەوانەیە زیاتر لە هەمیشە مەلامەتی ڕووداوەکانی ئایندا دەرکەوتە بن وەڵام لە واقعیات نزیکتر دەبێت. بۆ ئەو مەبەستە لە سەمیناری ئەمڕۆ جنابی دکتۆر شێدار نەجار مامۆستای هەمومان و پێشەنگ لە فکری سیاسیدا لە کوردستان بە سەدەکات. هی دووەم پرۆفسۆر ساڵح لە زانکۆی بینگێ چارەجێک سەدەکات. مەهدی خەلەجی ئێرانیە لە ئەنستۆی واشنگتۆنە لە BBC کار دەکات. تەزیرمان کردو چکەگەر ئەو هەمووان بە سکایپ داخلکردبایە دەڕۆژ بۆ 2 ساعت 3 ساعتیش و لەوانە بۆ ئەوانیش چاوەڕێ بن دوایی جارێکی دیکە وەڵامی پرسیار بدەنەوە تەحلیلمان کرد بە تەزیر بکەین کراوە بە کوردی لەگەڵ پرۆفسۆر فەریبۆرزی ڕئیسنیا لە تارانەوە کەواتە ئەمڕۆ 4 پسپۆر لەو مەجاڵە قساکەن لە ڕوانگای کوردیەوە لە ڕوانگای تورکیەوە و 2 لە ڕوانگای ئێرانیەوە کە یەکێکیان تەواو مەعارزە و ئەوی تریشیان ئەکادمیسیەنێکی دەبێ وەرەگرین بە بێلایەن نەمەعارزە و نەموافقی جمهوری ئیسلامی ئێران شەکی وادار لەو مناقەشەیەدا لە کۆتاییدا بتوانین بگەین بە معلوماتێکی نوێ ڕوانگای نوێ و لە کۆتایی بەشدار مشارەکاندا بۆ جای دۆم جەنابی دکتۆر شێرزاد کە ڕێی ئەوانیشی گوێ دەوێت جەندەستێکی دیکە کاتەوە لە دانێکی دیکە لە کۆتاییدا جەنابی دکتۆر شێرزاد مەوزوعەکان هەڵدەسەنگێنێەوە کۆتاییدا مناقەشەکەمان دێنین و ئێستا جەنابی دکتۆر شێرزاد ئێوارتان باش زۆر سپاس بۆ کاکسەڕ بۆ پێشی چیە کاکسەڕ کە قسەی لەگەڵ من دەربارەی ئەو مەسەلەیە یعنی اتفاق کرایە معاهدە کرایە حادثەت بووە چۆن تەئسیری لەسەر کێشەی پاش مناقەشەکە دەرچووکەوە پێویستە چەندین ڕابۆچوون وەربگیرێتن کە عێلاقەی بە مەسەلەکە یعنی دەنگم بەرزە نزمەت وەک کاکسەڕ وتی ئەم ناتمە ناوەڕۆکی اتفاقەکە و هەموو شەڕەکەکەین چی تێدایە ئەو ئیشی ئەو محاضرە نییە بەڵکو دەچنێن تەنیا بەعزە خاڵی دەرگەکانی اتفاقەکە ڕێکەوتنەکە باس لێ دەکەین وا دوای دێینە سەر کاریگەری ئەم مەسەلەیە
سەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست و سەر استراتیجیە ئیران و سەر استراتیجیە ئەمریکی و بابزانین قەزەیە کوردی لەو ناوە مووقعی چیە یا پێگەی چیە و ئایا پێگەی هەیە یا نا ئایا کاریگەری لەسەر مەسەلەی کوردی هەیە یا نا ئەسڵ نەوان لەم باحساتی هەژدە مانگ باسی لە قزەی کوردیان کردێ یا نا لە خاڵەکانی اتفاقیەتی ئیشارەتێک هەیە لەوە مەسەلە یا نا پاش هەژدە مانگ ئەم اتفاقیە بین ئیران و 5 زائد 1 159 لاپەرەیە 5 خاڵی سەرەکیان 5 بابەتی سەرەکی هەیە علاقەی بە عقوبات هەیە سانکشنز علاقەی بە یۆرانیۆم هەیە علاقەی بە پلەتۆنیۆم هەیە علاقەی بە چۆنەتی تەفتیشکردنی شوێنەکانی ئیرانی و مسائل عسكرية لم 5 خالدا يعني دو خالي يعني دو بابتي أساسي توزق شيء إيش أو هي عقوبات كان هم بجريتن وسرها دي عسكري هي قصير لو دو بابتا دتوان دريتن يعني توزق قصير سبكن كعلاقة برشلاتنا وراز دبي وعلاقة بالتشيشي طبعا لسادة تموز أما توقيع كلا دو مشكلة من هي مشكلة أساسية لكونغرس كابزانين 6 روج لبيشي تتصل موافقة دكاتن و برلماني إيراني مشكلة هي لوين دا تسندين هي ديجي أو اتفاقية كوات لهردو لا تشيشة من هي لهردو سيستم سياسي تشيشة من هي بلام أنظمة آسايش UN بإجماع لبستمان لبستموس موافقين كوات الدعم شيء يعني النيو دولتي بقوتها اللي بو اتفاقية ببيتسوان هاد اتفاقية كانت أم دعمة يعني وايد دخاتن كوا هردولا يعني بين زايدني إيراني كان بيجيتشي بقوة قصة خنصر بتصير إيراني كان ببي اتفاقك زيادة ل 100 مليار دولار كاست دستي لسرا إيراني كان لتوانن حياة حكومة إيران كان تصرف ليه يعني بويدة أما بو حكومة إيران يعني رمضان ويتي آية بشيوتشي زور نورمال وري بكرين يعني دبيتا بابتك حكومة إيران نفسشي زور دورو دريش وري دبريتن و مازالشي قوريلو فراوانلو دكريتوا بو أوي زيادة ل رشلاتنا وراس بزوليته أكيد أوي كوا أما مازالشي درفتشي زور قوري بانتاج زور قوري بداتا إيراني كان وأوي زولان بقوة بيتم لا رشلاتي استبقوة أخوي بو وضعي كإيران تداي بو وضعي اقتصادي كإيران تداي بقوترين هيزن لا رشلاتنا وراس بتايبتي لو خطيك لطهران تا دقات بيروت أو تا دقات حدود إسرائيل زور بقوة 120 مليار دولار شان بي بدريتن تم بقوة واضحة أما موضوع حتى لا لصحافي نيو دولتي تعليق لسر لدرا يكلو تعليقان زور جرنبو كوتيان أم اتفاقا عبارة لقنبليتي إيراني أبوي كواتا قنبليتي أبوريا كإيران داوية الرشلاتنا وراس ودتواني لروانجاي أبوريا و رولتي زور بقوة ببيليت أمريكا لو زختي كل أوروبيا كان بتابة أمريكا كان هو حاتنا أو قناعتك بيستلقى إيران اتفاق
ئایا ئەمریکا پێگەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لاوازە وای لێ کردکەوە ئیتفاقەکە لەگەڵ ئیرانیەکان یان ئەمریکیەکان استراتیزیشی نوێیان هەیە پلانێکی نوێیان هەیە کە دەست پێ کردووە ئێستا و ئەو پلانە دانەوێت کۆسپەیەکی گەورە لە پێش ئەو پلانە هەیە ئیران بوو ئەو کۆسپەی لابدەن و استراتیزیەکان بەسەر استراتیزی ئەمریکی حقیقەتەنەوە نزیکی 20 ساڵە استراتیجی نوێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە شعاراتێک وەک کۆندەلیزە ڕایس کە قسەی کرد دەربارەی دنیا و میدل ئیست شەرق ئەوسەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نوێ کە عیبارەت بوو لە دووبارە خەریتەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست یعنی دووبارە تەماشای ڕۆژهەڵاتی ناوەڕاست بکەن و خەریتێکی نوێ بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست دابدرێتن و ئەم عملیاتە بە عەرەبی پێ دەڵێن عملیات تەفتیت دابەشکردنێکی نوێ و بەعزا خۆتان خوێندیتان دەڵێن سایکس پیکۆیەکی نوێ و سایکس پیکۆی کەون نەماوە و دەدڵێن کەواتە ئەمریکیەکان استراتیجی نوێیان هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئۆباما چۆن گەیشتە ئەو قەناعەتەی کە ئەم سیاسەتی نوێیە پێ بکات دیارە لە سیاست دەرەوەی ئەمریکی ئەساسی سیاسەتەکە بەرژەوەندی ئەمریکیەکان مەسلحەی ئەمریکیەکان بۆ ئەوەی مەسلحەتی نوێیان ئەو شەوەیە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نوێ دابینکەن مەسلحەتیان ئەوەیە پێویستە لەبەر دژمنەکانی خۆشی ڕێکەوتنام کاتن ئەوش یەک کۆسپۆ بوو یەک دژمنی ئەساسی ئەوە بوو ئیران بوو کە لە 35 ساڵە خۆت نەزانن ئیرانیەکان شیعاری دژی ئەمریکا و شەیتان بەڕێوەی مەساڵیانیان گرتیە ئێستا ئەمریکیەکان گەیشتنەوە قەناعەتەی کەوا پێویستە لەبەر ئیرانیەکان و ئەوە گۆڕانکارێکی زۆر بەقووت بوو لە ئەو بابنە قۆناغێکی نوێ بوو لە سیاسەتی ئەمریکی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەلام ئەمە تەنیاوەنی ئیران ئەو ڕێیە قبولکە لازم بەرامبەروی چ بدەنێ ئیران ڕۆڵێکی هەرێمی نوێ دەدرێتە ئیران معنای وەیە ئەمریکیەکان چیان کرد برادەرەکانی خۆیان کە سعودیە و کەنداوە تا ڕادێک مسرە ئەم برادەرانە نەکوازیان بێنە بەڵام ڕۆلیان لاواز بوو لە مراعاتکردنی مەساڵحیان سەختی لەسەر ئەم علاقەتە نوێ کرد لە ئیرانیەکان لێرەدا ئیرانیەکان دەوڵەتی هەرێمی لێ ئەمڕۆ لە هەرێمیە بۆ ئیرانیەکە لە چێ دەدرێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەتایبەت لەو خەڵتێکە ئەسەم لەسەر کرد و تەهران تا حدودی ئیسرائیل ئەمە وای لێ کرد سعودیەکان حقیقەتەن دەستیان پێ کرد بە مەترسیە ترسە کاتە ناو سیاسەتی دەرەوەی سعودی کەوا لە پیش سعودیەکان لە پیش خەلیجیەکان پلانەکەیە ئەم پلانە دەرئەنجامی ئەم پلانە ڕۆلی سعودیەکان ڕۆلی خەلیج کەندا و لاواز دەکات ئەمیر بەندەر بن سوڵتان تعلیقێکی بوو زۆر بە کورتی نووسی لەو تعلیقەوە باس لە ڕەیی یان بۆ چوونی کیسینگەری کرد کیسینگەر بە بەندەری گوتووە کەوە ئەگەر هاتو دژمنانی ئەمریکا یان فکریان لە ئەمریکا کرد ئەمریکا چۆن ینی ڕەفتاری دەبیتن چۆن سیاسەتی چۆن دەبیتن برادەرەکانی ئەمریکا دەبێت دوو جار یان زیاتر فکرکەن ئەمریکا چۆن ڕەفتار دەکات کەواتە لێرەدا
كيسنجر بوكسه تأكيد لسر تأكيد لسر مصالح معناه ويا سن دجونان أمريكا ده ترسن دو هندا ده هندا لازم برادر كان أمريكا لا أمريكا كان ترسن ولو نقطة إنسان ده توان تأجلها تسر قضية كردي مسألة كردي دبي لرفتار أمريكا كان ترسن وتزروش من هذا مقود وايدين ناس كواتا العلاقات دولية لا بيوندين دولتي أساسا كيتيا من ملان لسد الصلاة وقت بروفيسور موتنا تقريبا 50 صلاة بيش راسي استرجل فوق باور ربوت الصلاة كواتا أم اتفاقها بشكل لا من ملان لسر تسيب لسر هجمون لسر روشلاتنا وراس السيطرة كدري كنترول كدري روشلاتنا وراس سيتي دايما ومن ملان هذه المسألة أساسا كينا سطا تقريبا شي سطا حفتا أو سطا شيستي احتياطي عالم لو منتخب يكلا قاعدة كان وظام لازم قاعدة حال السوري سيكتب فيش صالكم يقول سطا حفتا احتياطي نفط عالم إجهان لجي درست الشيعية الطائفة ولا طائف إحصاء ولا السعودية وورقرة لا قطيف ولا أنا ولا بدوس سري هذه العراق ودتي على حمولة الشرق قالت أما مسألة لازم إنسان فكري يعني أو صراعة واضحة لسرتي نفط وموقع استراتيجي فيه وحمام قاتش دبي خارج تريش بين أم صراع على سروية كوا دبي روسيا مزاني بين دريتن زارجتر ببيتا كيزتشي بقوة كمنافسة أمريكا علاقة إيرانية كان لغير روسيا زور بقوة أم علاقة دبي لا وازبط أما شيك يكلا خالكانا وأم خالج السعودية كان استغلال ينقذ تونا علاقة شيء علاقة شيء توزق بقوة دطان لغير روسيا كان باستيان وملامحها وعلاقة التي ياربو لو ياربو كوا السعودية كان تساهل يعني استلست المسألة السورية وكيش حقيق علي مملوك سوا يعني ولا عهدي السعودية لقايان كرديا وقصش يعني كرديا لسه سنتي حال كرديا مسألة السورية يعني السعودية خارج استا كيشنا وقناعتي بمصالح إخوان كيسنا كتساقط لسلوكنا كبشار أسد الله ويستقصها كوال المغرب احتمال بشار أسد يقتلوانا لغد مجلس السعودية لقايها بيتن ومسألة كي حكم يعني هو رقدانوي أم اتفاقية أو كواتا علاقات دولية خصلتك الزور أساسي هي أو شوية علاقات دولية علاقات ديناميكية راوستاني تيدانية لحركة دائما وقت سياسة لحركة دائما سياسة راوستاني علاقات دولية راوستاني دائما لحركة وأم حركش شيء كنترول بقاعدة شيء هيزي شيء بقوة مثل أو دقاني كوت أوباما زور سخت للسروي دقاتك أو اتفاق لازم السبب دليل إيراني ببير بومبي أتومي باشترى لإيران لغير بومبي أتومي يعني هو سؤال دخل كان يا باشا إيران قنبلة هبية إيران قنبلة
دلو ما باش تقوم طبعا لأن هذا الملاحظة إذا كان لدى إسرائيل مشكلة أم ربط استراتيجية بين إسرائيل وأمريكا هي توشي خلل اللوبي الصهيوني محاولة كانت لكونغرس أو اتفاق فشلي يعني تاحب دايما جلاها لازم كونغرس قرار جدا تا ملامحي موافق كردنا مصادقة كردن لسر أم اتفاق ديالي ديمقراطية كانش قسمة شانا وابستر لاي جمهورية كان ديجي بمعارضة كان دليتن ايوا بهمان زمان قصيدة كان كوقت خوي بيش حرب العراق بهمان زمان تنقصك يعني دتانوي اما بيتسين الشر وباما دليل الناس مش ايوا تندها مليون تنصرف كردية بو اوي كوا موقف امريكا احراز بكرتن وبسنان شرك لدى ايران وباما دليل اما الناس مش كواتا اوباما اداره امريكي زور بقوه يعني بابلين حمو هيزي خوي بكار دبي بو او اتفاق بس باشا ام اتفاق لولا بايران بكرت يعني تسخالك بتوان دلدي يعني اوباما واداره امريكا استنادا كان دستري تسخلت كان دستري او فاق ترانا كوالدك اتفاق لقى ايران او بكد بصير خاله كان شنو يكلو انا موقعي استراتيجي ايران يكلو انا نفط وغازه يكلو انا حيمني ايران لس عالم الشيعي بقوه يعني كوي عالم الشيعي برا دباتن وعالم الشيعي استفاق تركه لفاق تركاني فاكتر بهيزة لو فاكتراني كرول يعني إلا روشراتنا وراس كاريجري إيران وقوتم زور بقوة لطهران تابعي لتوكلي إسرائيل وهمان كاتش إيران نيزي بوا لبو أوريكا قنبلي أتومي بومبي أتومي هبيتن أوباما واتفاق ناهلة أو بومبا أتومي لا إيران وساز قالت أنا حمو يعني خالن كوا تأييدي أو إذا كاتم كوا أوباما بالتراوي بتستناو اتفاقه طبعا خاطر باش كونغرس أو كونغرس رفض ذكر أو أوباما دفعني فيتوي تبى كاربينتن باش أو فيتوي كونغرس بي أو فيتوي بالشكل هذا دولة سرسي عندما كان برلماني يعني كونغرس و ريبريزنتيف هاوس اجتماع كان أو دولة سرسي دنجي تنسل كواتا اوباما دلدي يان بتسنا حرب يان بتسنا او ايران لباوش خومن او دل ايراني احتوال لباوش خومن ناتي كواتا اواني كتأييدي اتفاق هذا كنت سدرين اتفاق هذا دبيتا هويك بو او رفتاري ايران لكومالغاي نيو دولتي بقول دومينيان زياتر آزادي ددريتا يعني ملتي إيران سيمينيان مسؤوليته شي بربرسايتي قرص دكيوت السر شاني إيرانيا كان سلا روشلاتي ناورات وسلا جهان وبم اتفاق إيران نزيشي دولة كان غرب وبم اتفاقش إيران تستناو سيركلي آبولي جهاني تبشر فتنظر قوة إيران الاقتصادي نفط إيران والي ذكر كوا بتواني رولك الاقتصادي جهاني بيت برامبري وأواني كتأييدي أو متفاق ناخد لنا وأن إيران أو دصالي كالاتفاق مصراوة بكار ديني تبوي بتواني تميزي بتبو قنبلة جنوي يعني ساسفة إيران لا مسائل حقوق إنسان وديمقراطية مشكلة أما تسون دي بيتفاق إيران بلانة شيء بوي هيزي خوي فراوان كانت
ڕۆژهەڵاتی ناوەڕە چۆن دەتوانێت ئەمە لەگەڵ ئەو دەوڵەتی ئیتفاق و ئەگە هاتوو وەک گوتوان ئیتفاق عقوبات هەڵستا لەسەریەوە 120 ملیار دۆلاری بۆ ئیران دەدرێتە ئیران و ئیران ئەمە بەکاردێت بۆ ئاپاس کەواتە بەڵام ئیدارە ئەمریکی مەسەن کێری دەرێتن ئەگەر تەراجعمان کرد پاشە گەز بوون لەو ئیتفاقە ئەمە حەقەتەن ئیعتیبار و حرمەت و کەرامەتی ئەمریکا دەشێت بەڵام ئەگە هاتوو ئیرانیەکان ڕەفتاری خۆیان نەگۆڕی ئێمەش لە پێش ڕاکەست محەممەد جاواز ظریف لەو ڕۆژانە مەقالێکی نووسی لە شەرق ئەوسەط وازن لە زمانی نیویۆرک تایمز دەرێتن ئەو ڕۆژە ڕۆیش کە بڵێن تەرەفەک لە ئیتفاقە تەرەفەک قازانجی هەیە تەرەفەک زەربی هەیە ئێمە لازمە لەو بگەینە ئەو حالەتە یان هەموومان دەبین براوەی یان هەموومان خەسار ئۆکێ لەو مەعمایە پێگەی کورد چۆن ببیت ئەو ئیتفاقە ڕەبتی چۆن دەتوانین ئەم ڕێکەوتنانە ڕەبتیکەین بە قەزیەی کوردی بەپسێت لە ئەساسەوە دەنێ قەزیەی کوردی قەزیەکی موحەد نییە یعنی چەندین بۆچوونی لە هەرێمی خۆمان نەوە سیاسەتێک هەیە لە سووریا نەوە سیاسەتێک هەیە لە تورکیا نەوە سیاسەتێک هەیە لە ئیرانش نەوە سیاسەتێک کەواتە سیاسەتێکی موحەدی کوردی ئەمە وا لێ دەکاتن کەوە قەزیەی کوردی بە قووەت نێتە سەر تاوڵەی مفاوزە کورد علاقە بەو ڕێکەوتنا مەچی کورد تەرەف نییە لەو ئیتفاق و هیچ بەندێک هیچ خاڵێکیش نییە لەو ئیتفاقە علاقەیەکی ڕاستەوخۆ یان ناڕاستەوخۆ بۆ قەزیە بەڵام هەر ئیتفاقێک بەتایبەتی ئەو ئیتفاقە لەو طبیعەتی کە طبیعەتێکی زۆر عەسکەریە سیاسیە ئابووریە کاریگەریە کاریگەری ڕاستەوخۆ وە کاریگەری ناڕاستەوخۆ ئەوەتە ئێستا من دەتوانین بازنە دووسێ بازنە ڕسم بکەین بازنە توانێت زۆر بچووکە علاقەی بە ئیران و پێنجاییەوە بازنە چترمانەیە کە علاقەی بە کاریگەری ڕاستەوخۆ ئەو ئیتفاقە لەسەر یعنی لەسەر چەندین دەوڵەتەکان کە بەشدار نینە لەو ئیتفاقە مەقسەدم عێراقە سعودیەیە کەنداوە مصرە لبنانە سووریا ئەوانە بەشێک نینە لە ئیتفاق بەلەم کاریگەرێکی ئیتفاقەکە بە شێوەیەکی ڕاستەوخۆ کاریگەری لەسەر و پاشەوی بازنەکیتر هەیە علاقەی بەو شوێنانە هەیە کە بە شێوەیەکی نەڕاستەوخۆ تەسیراتیانە یەک لەوانە قەزیەی کوردیە ئەو مەسەلە هەمان سیاسەت هەمان ڕەفتار بەکاردێنی یان با بڵێن دەتوانێت دایانەوێت قەرەبووی 75 بکەن بتوانن یعنی پارێزگاری لە کورد بکەن ئەگە هاتوو لە ئیتفاقە یعنی لە نەتایجە ئیتفاقە شتێک هەبوو کە ڕاستەوخۆ دێتە فاکتەرێکی زەرمەند لە قەزیە لەوێندە ئایا ئەمریکەکان مستعد لە جێبەجێکردنی ئیتفاقەکە ئیران ئەگە هاتوو ڕەفتارێکی معەیەنی هەبوو دەربارەی قەزیەی کوردی ئەوان بتوانن ئیرانی ڕابگرن بڵێن نابێ ئەو ڕەفتارەی بکەین ئەو سیاسەتەی بەکاربینی چونکە ئەمە ملتەزمن ئەخلاقیەن بەرامبەر کورد ئەمە سوال و ئەم سوالش ئەگە هاتوو بە پێی بەرژەوەندی ئەمریکیەکان لێ احتیمالە احتیمالشە نە احتیمالە دووبارە واز لێ بینن و احتیمالشە جارشێت بە پێی مەساڵحیان بەرگری لێ بکەن بەڵام بۆ بەرگریکردن ئێستا
خۆتە مراقبی ئەو وەزانە لە تورکیا سەبوو دەداتن بە موافقەی ئەمریکیتان داواکاریەک تەقدیم کرا لە کۆشکی سپی کەەوە ئایا ئەنگوتە ئیدی ئیستقلالی هەرێمی کوردستان دەکەنێنە جوابەکەی ئۆباما ئەوە بوو کەەوە ئێمە لەگەڵ وەحدەی عێراقینە و لازمە کوردەکان ئیتزامی کەوانە هەبوو مؤشرات بۆ ئەوەی کەەوە بتوانی یعنی لە ئایندە چ شتێک نەک ئەو ڕۆژێ یەکەکی سیاسی لە سیاسیەکانی خۆمان و کاریگەرە لەسەر سیاسەتیش دەڵێ خوا دەزانێت بیان پرسی خوا دەزانێت ئەمە جواب نییە مستقبل ئێستا بوویتە علمك وتوريزم يعني مستقبليات بيدن اختصاصات هي للجامعة مستقبليات دخل بيش بيدي دكن بو اوي لا آينده چينيزي كندور تسي رويداد والسيناريو يبدو داده وام سيناريونا استناد دخل لسا معطيات لسا دلا اندكشن لسا معطيات لسا او معطيات دەتوانی دەستنیشان کەی ئایندە و مستەقبەل چۆن ئینسان خەسڵەتێکی مهمە هەیە کائیناتی تری نیتیان ئەوش عەقڵ ئینسەوە کام دەڵێتن ئەم مەزیەی ئینسان عەقڵە و ئینسان ئەگاتو لە سیاسەت بە عەقلانیەت و بە مۆفەیاتی علمی ئیش کرد دەتوانی مەلامحی مستەقبەلیش دابنێت مەلامحی مستەقبەلی أو اتفاق جێبەجێ دەکرێتن ئێران بەقووەت دەبیتن ئێران دەبێت هێزێکی زۆر بەقووەت احتیمالە يعني خۆی هەیمەنێ هەبیتن و دەست درێژی هەبیتن سەر وەزعی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەرامبەروی احتیمالی زۆرە لاوازی لە پێکەی سعودیە و کەندا و ڕووداتن کەواتە لێرەدا دەبێت بەنسبەت قەزیەی کوردی ئەو ئیتفاقە دەتوانی بڵێ ئەگە هاتوو ئیران ئەو هەیمەنەیە بتوانی جێبەجێ بکاتن تەئسیری لەسەر قەزیەی کورد دەبێت ئەو تەئسیرەش ئەکید پۆزیتیڤی کەمە لەبەرچێ لەبەرەوەی حکوومەتی ئێران سیاسەتێکی وای نییە بۆ چارەسەرکردنی کێشەی کورد لە ئیران کەواتە لە تەطبیقی خۆ لە تەطبیقی ناو ئێران تەماشا دەکەیت چۆن سیاسەتێکی هەیە کەواتە چۆن دەتوانی پێشبینی بکەیتەوە لە بۆ هەرێمی کوردستان یان لە بۆ ڕۆژ ئاوا یان لە بۆ تورکیا سیاسەتێکی پێچەوانەی ئەو سیاسەتە کەواتە لێرەدا ئەگەر بەو پێشبینیە بکەین کەەوە ئەگە هاتوو ئیرانیەکان بەقووت بوون تەئسیراتێکی سەربی دەبێتن لەسەر قەزیەی کوردی دەبنە بەربەست لە پێ قەزیەی کوردی کەواتە لازمە حەزەر وەربگرین لەو ئیتفاقە و ئەو ئیتفاقەش طبعا ئیتفاقی وها لەسەر حسابی فاکتەرەکانی ضعیفە لەسەر حسابی ضعیفەکانە و احتمال نعلم ضعيفترين نقطة بس يكلا ضعيفة كان كردكنا كناتوالن يعني سكر دوري عن نبولو اتفاقا وناوروش اتفاقيش كردي تدا نبوا كواتا تصوري فعلي وعندك اوان شون درزولين او اجل بتواني اتو رد فعل شيء معين تبيت البرابرية بلام لكل الاحوال لازم حذر ومجدد ولو سەرۆکایەتی هەرێمی يعني بەقییان لێدا و تەریدیان کردیان نەدەکرد بەڵام ئەوە معنای ئەوەی ناینیتن کەەوە نابی حەزەرەوە بەس لێرەدا دیسە مشکلەیمە ئەوەیە کەمە پارچە بووینە سیاسەتێکی موحەدد نییە احتیمالە لە تورکیا نەوعا يعني موقفە بیتن لە سووریا نەوعا موقف لە عێراق نەوعا موقفە بیتن سپاس زۆر سپاس زۆر بەخێراتتان دەکەم دارم بتوانم ئەم دوو
شتێکە بە پەلە ئێستا دامپشتونەتەوە پێشکەشتانی بکەم. دیارە بۆ ئەمە بەستە لە سەرداوای کاکسەر و من پەیوەندیم بە دوو ئێرانیەوە کرد، یەکێکیان فەریبوزی ڕئیستانە کە ئابوورناسێکی بەناوبانگی گەورەی ئێرانە و ئێستا نیشتەجێی تارانە. فەریبوزی ڕئیستانە ئابوورناسێکی بەناوبانگ و گەورەی ئێرانە، ماوەنگونی یەک بەر لە ئێستا لە زیندان هاتووە لە ئێران. دیارە کابراایەکە تا ئێستا چاو لە ترسە قسەکانی خۆی دەکات، ڕایەکانی خۆی دەردەبڕێت. من چەند پرسیارێکم ئاراستەی هەردووکیان کردبوو لەسەر ئەم مەبەستە، لەسەر مەبەستی ڕێککەوتنەکەی پێنجکۆیەکی ئێران لەگەڵ ئەمریکا و غەرب بڵێن. دوایەکە ئەوان وەڵامیان داونەتەوە، من بە کورتی ئەوانم داڕشتونەتەوە هەر ئێستا کە توانیم چەند لاپەڕێک لە قسەکانی جەنابی ڕئیستانە و خۆی تریان کە دوایکە باسی دەکەم بهێنمە سەر کاغەز، هیوادارم بتوانن کەڵکی لێ وەرگرن، هەرچەند درێژەکەی دوایکە لەوانەیە کوردیان کەڵکی لێ وەرگرن و بخاتە بەرچاوتەوە. پرسیارەکە ئەوە بوو کە ئەگەری گۆڕانکاریەکانی سیاسەتی ناوەکی ئێران لە دوای ڕێککەوتنی پێنجکۆیەک چۆن دەبینن بە فەریبوزی ڕئیستانە. ڕئیستانە دەڵێ سیاسەتەکانی ئێران بەشێکی هەرە زۆری جیا و سربەخۆن و کارێکی ئەوتۆیان بەم ڕێککەوتنەوە نییە. سیاست لە ئێراندا کاری بە سەرکۆمار و وەزارەتەکانیشەوە نییە، چونکە ماهیەتی سیاسەتی حکوومەتی کۆماری ئیسلامی ئێران لە ڕابەری ئێران و ئایدۆلۆژیای ئیسلامەوە سەرچاوە دەگرێت و دەرفەتی هیچ جوڵانەوەیەک لە دەرەوەی ئەم سەرکردایەتیەوە نادرێت. تەنانەت دەرفەتی ئۆپۆزیسیۆنی ناوەی حکوومەتیش نادرێت، بە ناوی بۆچوونی دژمنانی ناوە و لەژێر گەلێک ناوی وەکو فیتنەخواز و شتی لەم چەشنەدا کۆ دەکرێنەوە و سەرکوت دەکرێن. هەرچەند لەوانە لەلایەن سەرکۆمار و وەزارەتەکانەوە سوکە دڵخۆشیەک بێنێتە دی کە سیاسەتی ناوەی ئێران کەمێک بەرەو نەرمی بڕوە. مەسەلەن لەوانەیە ئەویش زۆر کەم زیندانی سیاسیەکان کەمێک وەزیان چاکتر ببێ، یان هەندێک لە ڕێکخراوە مەدەنیەکان بتوانن کەمێک خۆ بنوێن و ئەم گوشارەی ناوە کەمتر ببێتەوە. ئەویش بەس بۆ ماوەیەکی کاتیە، کەواتە من پێم وانییە گۆڕانکاریەکی ئەو تۆی بەدووە بێت. دەستێوەردانی ئێران لە وڵاتانی دراوسێدا بۆ نمونە سووریا ڕیشەی لە ڕابردوودا هەیە، هەم لە ڕووی ئایدۆلۆژیای ئیسلامیەوە و هەم دوای شەڕی نێوان عێراق و ئێران کە سووریا پشتیوانی ئێران بوو لەو شەڕەدا و لە بواری تەقەمەنیدا گەلێک یارمەتی ئێرانی داوە. هەڵبەت پەیوەندی بە ئایدۆلۆژیای شیعیشەوە هەیە، بەڵام لە کێشەی فەڵەستیندا یان تەنانەت لە کێشەی حوسیەکاندا وانییە، چونکە فەڵەستینیەکان و حوسیەکان شیعەنین، کەواتە دەگەڕێتەوە سەر ماهیەتی خودی حکوومەتی ئیسلامی ئێران، چونکە حکوومەتی ئیسلامی ئێران خۆی لە ناوچەدا وەک هێزێکی شۆڕژگێر ناساندووە و گەلێک ئیمتیازی لەم بارەوە داون و گەلێکیشی وەرگرتون. بەم بۆچوونەوە من پێم وانییە حکوومەتی ئێران بتوانێت یان بیەوێت ئەم سیاسەتەی خۆی بگۆڕێت، هەرچەند لاواڵێکی وەکو هاشمی ڕەفسنجانی یان نیۆلیبرالەکانی ئێرانی ئیسلامی لە هەوڵی ئەوەدان یان دەیانەوێ بڵێن هەوڵ دەدەن لە ماوەیەکی درێژخایەندا لە دەستێوەردانی ناوچەدا پاشەکشە بکەن و بەس ئیسرائیل دەمێنێتەوە کە بەتەمان ئەویش دێزە بەدارخوونە بکەن و سیاسەتێکی بێلایەن بگرنە بەر. بەڵام ئەمە بەمانای ئەوە نییە کە ئەم لاواڵە ئاشتی خوازە، چونکە ئەگەر ئاشتی خواز بایە ئەم ئاشتییان لەگەڵ خودی خەڵکەکەی خۆیان و لە ناوەدا وەدی دێنە. ڕەفسنجانی ئەگەر بڕوای بەم تێڕوانی نەهەبا لە کاتی دەسەڵاتی خۆیدا خەڵکی بەگرتن و کوشتن نەدەدا. هەروەها مانای ئەوەش نییە کە دەتوانن بەم سیاسەتە لە ناوچەدا سەرکەوتن بەدەست بێنن، چونکە وەزعی ناوچە گەلێک ئاڵۆزترە لەوەی کە ئەوان بیری لێ دەکەنەوە. دروستکردنی هاوسەنگی لەلایەن هێز یان حکوومەتێکەوە دێتە دی کە خۆی خەسڵەتێکی دموکراتیکی هەبێ و ڕێز لەسەر بەخۆیی خەڵکی خۆی بگرێت، نەک خۆی بەوە هەڵکێشێکە موشکی دوور هاوێژ و زل و قەبەی هەن. ئەمە بانگەشەی ئەم لایەنەیە، بەڵام لایەنەکەی تریان واتە بنەماخوازەکان لە ژێر دروشمی بەرگریکردن لە ئایدۆلۆژیا و بەرگریکردن لە ئیسلام و شیعە و خەباتی دژی ئیسرائیل و خەڵک وەرگرتن لە هەست و نەستی خەڵکی هەژار ڕەفتار دەکەن و خۆیان بە شۆڕژگێر و لایەنگیری کێشەی فەڵەستین دەربخەن. بە بۆچوونی من ئەم لایەنانە هەردووکیان بۆ خەسترکردنی سیاسەتی خۆیان و دەستکەوتە ئابووریەکانی خۆیان هەنگاو هەڵدێنن، چونکە دەزانین کە سیاسەت لە گەلێک دواردا کلکی ئابووریە، بەڵام گوشارەکانی دەرەوە و ناوە
لەوانەیە کەمێک ئێران بەرەو پێداچوونەوە لە ویستەکانی خۆی ببات بە تایبەت ئەگەر معادلەکانی ناوچە گۆڕانیان بەسەردا بێت بۆ نمونە ئەگەر نیشانەگەلێک خۆ بنوێنن کە حکوومەتی بەشار ئەسەد بەرەو نەمان بڕوە و شوێن بۆ حکوومەتێکی تر چۆڵ بکات لەم حاڵەتەدا لەوانەیە ئێران کەمێک بەرەو پێداچوونەوە بە سیاسەتەکانی بڕوە چونکە لەو حاڵەتەدا بەهرە و سوودەکانی ئابووری ئێران گۆڕانیان بەسەر بێت بەڵام تا ئەو کاتێک کە حاڵوباری ناوچە بن چەشنەیە واتە تا ئەو کاتێک کە داعش النوسرە تورکیە و هێزە پاشکەوت و خوازەکان و هەڵس و کەوتە دڕندانەکانی ئیسرائیل بەردەوام بن ئەمانە گشتیان گۆڕانکاریەکی ئەو تۆ لە ناوچەدا بەخۆوە نابینن یان لەوانەیە درەنگ بێت بەخۆوە ببینن چونکە ئەم گۆڕانکاریە دەبێت لە هەموو لایەکەوە بۆ نمونە تورکیا دەبێت واز لە سەرکوتکردنی کوردەکان و بۆمبارانکردنی کوردستان بهێنێ و قاچی لەسەر خاکی کوردستان هەڵگرێت کەواتە لە کورتی بیگەڕەوە پێم وانییە سیاسەتی ئێران لە ناوچەدا گۆڕانشی ئەو تۆ بەخۆیەوە ببینێ و ئەمریکا و تورکیا و عەرەبستان و ئێران و داعش و تورکیا و ئیسرائیل ڕێگایەک بگرنە بەر کە ناوچەکە ئارامتر ببێتەوە چونکە هەم ئێران هەبوونی ئەم هێزانە لە ناوچەدا دەکاتە بیان و هەم ئەوە پرسیارەکەەوە بۆ پێتوانیە پاش ئەم ڕێکەوتنە وڵاتانی ڕۆژئاوا و ئەمریکا گوشار بخەنە سەر ئێران کەواز لە سیاسەتی دەستێوەردان لە وڵاتانی ناوچەدا بگرێتە بەر یان جڵەوی لێتون بکەن بەتایبەت لەبارەی دەستێوەردانی ئێران لە عێراقدا کە ئێران بە هەموو چەشنێک خۆی تێکەڵی کێشە ناخۆیەکانی دەکات ڕئیسدانە دەڵێ بەڵێ ئەمریکا وڵاتانی ڕۆژئاوا هەوڵی ئەوە دەدەن بەڵام لەبیرمان نەچێت کە ئەم وڵاتانە لەم ڕێککەوتنەدا ئیمتیازگەلێکی زۆریان لە ئێران وەرگرتووە و ئێران لەوانەیە ناچار بێت کەمێک نەرتر بجوڵێتەوە بەڵام ئێرانیش هێندێک ئیمتیازی وەرگرتوون و دەتوانن لەم بوارەدا سەر بکەون بۆ نەرکردنەوەی گرژیەکانی ناوچە دەبێت هەمویان پێکەوە پلاندا بڕێژن بۆ نمونە ڕاستە کە ئۆباما لەم چوارچێوەدا هێندێک کاری چاکی کردوون بەڵام لەبیرمان نەچێت کە ئەویش نوێنەری ئەمپریالیزم و سەرمایەداریە و بیر لە دەستکەوتەکانی ئەمپریالیزم دەکاتەوە لەم نێوانەدا و جگە لەم حکوومەت و سەودایانە خەڵکیشان خەڵک ناتوانێ و نابێ بێدەنگ بن خەڵکی ناوچە مەبەستە ئەمریکا و عەرەبستان خۆیان گەورەترین سەوداکاری ناوچەن خەڵک ناتوانن بە بیانووی ئەوەی کە دژی حکوومەتەکەی خۆیان لە ئاستکردارەکانی زلهێزەکاندا بێدەنگ بن چونکە دەزانین ئەگەر حکوومەتێک لە ناوچەدا دژی دەستکەوتەکانی ئەوان نەبێ ئەوان لە ئاستگەشت تاوان و دەستێوەردانەکانی ئەو حکوومەتە لە ناوچەدا بێدەنگ دەبن و خۆیانی لێ لەبان دەکەن پرسیارەوە بووە کە ئەم ڕێکەوتنە پێت وایە چه کاریگەریەکی لەسەر سیاسەتی ئابووری ئێران دەبێت ڕئیسدانە دەڵێ ئەم پیتاندنی ئەتۆمیە گوشارێکی زۆری خستۆتە سەر شانی خەڵک و حکوومەتی ئێران و ئێران نەیتوانی لە بازاری ئابووریدا هەنگاوی چاک و لە سوود هەڵەنێ ئێران وزە و دەرامەدێکی زۆری لەم بوارەدا خەرج کردووە نەیتوانیوە سەودای دەرەچی هەبێت نەیتوانیوە نەوت هەناردە بکات ئێران 5-6 میلیۆن بێکاری هەیە کە هۆکاری ئەمانە و گەلێک شتی تر دەگەڕێتەوە سەر مەسەلەی پیتاندن و سیاسەتی هەڵەی ئابووری ئێستا بەڕێکەوتنێک گەیشتون کە کاریگەریەکی ئەوتۆی نابێت کاتێ دەبینین و دەزانین بۆ نمونە قەرار بووە 50,000 سانتیفیۆژ دروست بکەن و ئێستا بە 1900 قازین ئەمانە گشتیان زیانی گەورەن و قەرەبووکردنەوەیان کارێکی ئەستەمە ئێستا حکوومەت بانگەشەی ئەوە دەکات کە من توانی وەسێبەری شەڕ لەسەر سەری خەڵک لابن چاوەڕێن خەڵک سوپاس گوزاری حکوومەت بن بە کورتی ئەم ڕێکەوتنە ناتوانێت قەرەبووی ئەم هەموو زیانانە بکاتەوە و هەلومەرجێکی ئەوتۆ نایەنێتە دیکە ئاشتی و تەبایی لە ناوچەدا سەر بگرێ و چەرخی گوژانەوەی ئاشتی لە ئێراندا بخاتەوە گەڕ و لە هەموویشی گرنگتر پارە و سەرمایەکی وامان لەبەردەست نییە کە کاری پێ بکرێت ئێران ناتوانێت 5 میلیۆن بەرمیل بەشە نەوتەکەی خۆی بفرۆشێ و نرخی نەوتیش دابەزیەوە و دەتوانین بڵێن نەخانێک هاتەوە نەخانێک خۆشتەوە پرسیارەوە بۆکەم زۆر بە کورتیت کە ئایا پێت وایە ناوچەکەمان دوای ئەم ڕێکەوتنە کەمێک ئارامتر ببێتەوە ئایا جڵەوی ئێران لە خۆتی هەڵکردنی وڵاتانی دراوسێدا ڕادەچێشرە یان نا ڕئیسدانە دەڵێ هەروەکو گوتم کێشەی ناوچەکە بەس ئێران نییە بەس خۆتی هەڵقورتاندنی ئێران نەبووە و نییە لە ناوچەدا خۆتی هەڵقورتاندنەکانی عەرەبستانیشن هی ئەمریکاشن هی تورکیەشن کەواتە ئارامکردنەوەی ناوچە
پەیوەندی بەس بە ئێرانەوە نییە و دەستی هەموو وڵاتانی ناوچە لە ئارامکردنەوەی ناوچەداهەیە بە کورتی تا ئەو کاتەی شەڕەنیابەتیەکانی وڵاتە سەرمایه‌دارەکانی ڕۆژاوا بەردەوام بن ناوچە بەداخەوە ئارامی بەخۆی ناکەین. ئستانی مەهدی خەلەجی دانیشتوی ئەمریکایە، ئوستادی دانشگای پێنسیلڤانیا لە ئەمریکا لە بەشی سیاست و فەلسەفەدا. دیارە خەلەجی کوڕی ئایەتوڵا خەلەجیە. ئایەتوڵا خەلەجی لە قوم با بڵێن یەکێک لە برادەرەکانی خومێنی بووە. خەلەجی لە ئیسلام و لە خومێنی و لە هەموو شتێک هەڵگەڕاوەتەوە و چۆتە ڕاکردووە لە ئەمریکایە. ئێستا وەکو کارناسێک لە بواری فەلسەفەی ئیسلام و لە بواری سیاسەتی ئێراندا لە ئەمریکا کار دەکات. ئەندامە ئەنیستۆی واشنگتن. من کورتەی قسەکانی ئێوەم بەبێ پرسیارەکەم داڕشتنیتەوە. خەلەجی دەڵێ پرسیاری ئەوەی کە ئەم ڕێکەوتنە چه تەئسیرێکی لەسەر هەڵسوکەوتی ئێران لە ناوچەدا دەبێت پەیوەندی بەوەوە هەیە کە بە چ تێڕوانینێکەوە سەیری سیاسەتەکانی ئەمریکا لە ناوچەدا بکەین. دوو تێڕوانین لەم نێوانەدا هەن لە خودی ئەمریکادا. تێڕوانینی یەکەم دەڵێ ڕۆژهەڵاتی ناوەڕاست گەلێک گیر و گرفتی هەن و ئەم گیر و گرفتانەش ڕۆژ بە ڕۆژ ئاڵۆزتر دەبن. وەکو کێشەی داعش کە کێشەیەکی تازەیە و کەس پێشبینی ئەوەی نەدەکرد کە داعش ناوچەیەک داگیر بکەن. ئێستاش کەس نازانێت لە ئایندەی تەنانەت نزیکیشدا چ کێشە و گرفت گەلێک لە ناوچەدا سەرهەڵ دەدەن. کەواتە ئەمریکا ناتوانێت گرفتەکانی ناوچە حەل بکات. بۆیە ئەمریکا لەو بڕوایەدایە کە چاکترە کەم خۆی لەم ناوچەیە بکشێنێتەوە دواوە و بەس لە بواری ئابووری و نەوتدا و بە سوودی خۆی کار بکات. هەروەها پلانی ئەوەدا بڕێژێ کە بە دەرهێنانی نەوت لە خودی ئەمریکا و جەختکردن لەسەر وزەی سەوز یعنی غەیرە نەوت لە ئایندەدا وابەستەی ئابووریەکەی نسبەت بە خۆرهەڵاتی ناوین کەم و کەمتر بکاتەوە. لەو حاڵەتەدا کاتێک بتوانن نیازە ئابووریەکانی خۆی لەو ناوچەیەدا کەم بکاتەوە کە نیازە ئابووریەکانیشی لە ناوچەدا کەم ببنەوە. نیازە سیاسیەکانیش ڕۆڵێکی ئەوتۆیان نابێ و پێویستیەکی ئەوتۆ بەو ناوچەیە نابێت. لەم حاڵەتەدا ئیتر خودی خەڵک و حکوومەتەکانی خۆرهەڵاتی ناوین لەبێ کێشەکانی خۆیان لەناو خۆیاندا حەل بکەن. بۆ گشت ئەم کارانەش پێویستە حکوومەتەکانی ناوچە بە ڕەسمی بناسرێن و ئەمەش هیچ پەیوەندی بەوە نییە کە بۆ نمونە حەزی لە چارەی ئێران یان عەرەبستان یان وڵاتانی تری ناوچە بێت. کە ئەم بە ڕەسمیەت ناسینەش هاتەدی ئیتر کێشەی دژی ئەمریکا بوونیش کە یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی تێرۆرە بە کشانەوەی ئەمریکا لە ناوچەدا تەواو دەبێت. تێڕوانینی دووهەم بەڵام دەڵێ زەرورەتی مداخلەی ئەمریکا لە خۆرهەڵاتی ناویندا بەس پەیوەندی بە وزەی ناوەچیەوە نییە، بەڵکو پەیوەندی بە ئاسایشی جیهانیشەوە هەیە. واتە خۆرهەڵاتێکی دوور لە ئاسایشی گشت جیهان دەخاتە مەترسیەوە. بۆ نمونە داعش دیاردەیەکی خۆرهەڵاتیە، بەڵام ئەمڕۆ بە سەدان ئەوروپی چوونەتە نێو ڕێزەکانی داعشەوە و داعشیش بەتەمای ئەوەیە کە دزە بکاتە نێو ئەوروپا و ئەمریکا و مەترسیەکی گەورە دروست دەکات. کەواتە ناکرێ هەروە بە خۆڕایی واز لە خۆرهەڵاتی ناوین بهێنین و ئەوروپا و ئەمریکا پێویستە لە ناوچەدا یار و نەیارەکانی خۆیان دەستنیشان بکەن و لە یەکتریان جیا بکەن. لەم هەلو مەرجەدا ئەگەر ئێمە بڕوامان بە تێڕوانینی یەکەم هەبێ واتاکەی ئەوە دەبێت کە بۆ نمونە ئێمە کارمەندەوە نییە کە ئێران لە سووریا یان لە عێراق یان بەگشتی لە ناوچەدا چی دەکەن و بەتەمای چیە. گرنگترین شت ئەوەیە کە بەرنامە ناوەکیەکەی ئێران بە سەرنجامێکی ترسناک نەگا و جیهان نەخاتە مەترسیەوە. بۆ ئەم مەبەستەش ئێمە ناتوانین هەم داوای ئەوە لە ئێران بکەین کە دەست بە پیتاندنی وزەی ناوەچی بهێنێ و هەم سنوور و توخوبەکان بپارێزێ. بە کورتی هەر ئەوەندەی کە ئێران نەتوانێت مەترسیە گەورەکە بۆ جیهان دروست بکەن، مەترسی بۆ ئیسرائیلی هاوپەیمانمان نەبێ بەسمانە. ئیتر ئەوەی کە ئێران پارسەنگی هێزەکان لە عێراقدا بۆ نمونە بە سوودی خۆی وەرجێڕێ کێشەی ئێمە نییە. ئێمە بۆ بە سەرنجام نەگەیشتی وزەی ناوەچی لە ئێراندا دەبێت ئێران وەکو زلهێزێکی ناوچە بە ڕەسمیەت بناسی. جاکە ئێرانمان بە ڕەسمیەت ناسی ناتوانین ئیتر ئێران ناچار بکەین کە واز لە بڵاوکردنەوەی نفوزی خۆی لە ناوچەدا بهێنێ. واتە گرنگ ئەوەیە ئێران بۆ نمونە تەهدیدێکی ئەوتۆی لەسەر ئیسرائیل نەبێت. لەبری ئەمانەش ئێران بۆی هەیە و دەتوانێت نەهێڵێت کە معادلاتی عێراق بە سوودی سوننەکان بشکێتەوە یان هەلومەرج لە ئیقلیمی کوردستاندا بەلایەکی تردا بڕوا و عێراق پارچە پارچە ببێ و کوردستانێکی سەربەخۆ بێت.
کەواتە نەظمی ناوچە دەکرێت لەم شقڵەی کە هەیە لەم شقڵەدا کە هەیە بمێنێتەوە و وەزعی ناوچە خراتر لەوەی لێنەیە کە هەیە کەواتە پارچەنگی دەسەڵات لە نێو ئێران و عەرەبستان و تورکیا و ئیسرائیلدا بەرقەرار دەبێت. بەڵام تێڕوانینی دووهەم کە پێی وایە هاوپشتەکانی ئەمریکا لە ناوچەدا بۆ ئەمریکا گرنگن بە بڕوایەدایە کە ئەم حاڵ و بارەی خۆرهەڵاتی ناوین و پەرەسەندنی نفوزی ئێران لە ناوچەدا تەهدیدێکی گەورەیە بۆ ئەمریکا کەواتە ئەم تێڕوانینە لەو بڕوایەدایە کە ئەم ڕێککەوتنە کاروباری ناوچە و جیهان سەختتر و ئەستەمتر دەکات بۆ چونکە بەرنامەی وزەی ناوەچی ئێران کە تاکو ئێستا هیچ مەشروعیەتێکی نەبووە مەشروعیەت وەردەگرێت گرنگیش نییە کە بۆ 8 ساڵ یان 10 ساڵ ئەم بەرنامەی ئێرانیان دواخست بێت چونکە ئێران دەتوانێت دوای ئەم 8 یان 10 ساڵە پەرە بە بەرنامەکەی خۆی بدا و بە ئامانجەکانی خۆی بگات بە کورتی ناکرێت لەسەر مەسلەی وزەی ناوەچی لەگەڵ ئێران ڕێک بکەوین بەڵام چاو لە زێدەڕۆیەکانی ئێران لە ناوچەدا بخشێنین. لە ئێراندا بەڵام ئەم دوو تێڕوانینە لە ئارادانی دوو باڵ لە ئارادان لاباڵێک پێی وایە کە ئێران وڵاتێکە و بەپێی یاساکانی ناوچە و جیهان دەجوڵێتەوە و دەبێت بجوڵێتەوە لاباڵەکەی تر بەڵام لەو بڕوایەدایە کە ئێران وڵاتێکی ئیسلامیە و بەپێی مەرجەکانی ئیسلام هەڵسوکەوت دەکات ئەمەش تەنیا جیاوازی ڕاوبۆچوون نییە بەڵکو جیاوازی ناسنامەیەکی سیاسیە. لاباڵی دووهەم کە خامنەی ڕێنوێن و ڕێنیشان دەرگێتی ئێرانی وەکو وڵات بۆ گرنگ نییە بەڵکو ئیسلام و بڵاوکردنەوەی دینی ئیسلام و دروستکردنی هێزێکی ئیسلامی لە بەرامبەر حکوومەتە ئیسلامیەکانی ناوچە بەناوە گرنگ و مەبەستە. بۆ نمونە هەر دوێنە ئاغای عەلی سەعیدی نوێنەری ویلایەتی فەقیه لە سوپای پاسداراندا گوتی قوڵایی ئیستراتیژیکی ئیسلام یەمەن و سووریا و عێراقە کەواتە سنوورە ئیستراتیژیەکانی ئێران سنوورە جوگرافیەکانی ئێران نین کە بریتین لە وڵاتە ئیسلامیەکانی ناوچە بە تێکبایی کەواتە پێی وایە کە ئەگەر ئەم ڕێککەوتنە سنوورەکانی ئیسلام دەستنیشان بکات هیچ گرنگیەکی بۆ ئێمە نییە و دەیخینە ژێر پێمە. ئەم ڕێککەوتنە لەسەر بنەمای جیاکردنەوەی قەیرانی وزەی ناوەچی لە سیاسەتی ناوچەی ئێراندا ڕێکخراوە واتە ئەمریکا دەبێت بیر لەوە بکاتەوە ئایا پەرەپێدان بەم ڕێککەوتنە گرنگە یان سیاسەتی ناوچەگەری ئیسلامی ئێران. ئەگەر پەرەپێدان بە ڕێککەوتنەکە گرنگ بێت کەواتە نابێت کارمان لەوە هەبێت کە ئێران لە ناوچەدا چی دەکات بەتەمای چی. لەلایەن ئێرانیشەوە دیسان پرسیار ئەمەیە ئایا ئەم ڕێککەوتنە گرنگە یان سنوورەکانی ئیسلام. دەبێت چاوەڕێ بین بزانین هەردوو لا چۆن لەم دوولایەنە نەدەڕوانین بەتەمان چی بکەین. زۆر سپاس.